Lan beri xwe bikenê nek Filistînê biryara şer ji aliyê desalata fermiya Filistînê hat kedan, nek li Lubnanê biryara şer li dijî İsraîlê ji aliyê hikûmeta vî welatî hat kedan. Belku du hêzên çekdar hene li dervey artişê saziyên fermî wan biryara şer digel İsraîlê de ne beri xwe bike çi bi serê van her du welatan hatiye. Lê Iraqê jî berdam grupên çekdar hene êrişî İsraîlê dikin. Di demekê de Mihemed Şahê Sudanî dibêje biryara aştî şer di destê dewletê de nek grupên çekdar lê grup bi keyfa xwe dikin. Berhal Mihemed Hesen El Saadî ji rûvekarê siyasî li Bexdad gelmeye. Birês El Saadî êdî rewşa di verê tevlî heve bêguman tu zanî jî çi bi serê Lubnanê û Geza hatiye Filistînê. Kewata li Iraqê jî gelo weke serokweziran dibêje biryara şer û aştiyê di destê dewletê de di destê saziyên destûrî da ye. Lê li Iraqê jî grupên çekdar herîşî İsraîlê dikin. Çarenivîsê vî welatî tu çahat bînî di çarçovê van guhartinan da? بسم الله الرحمن الرحيم. خوای گەورە و میهرەبان سڵاو لێوە ولا تەواوی بینەران. عێراق بۆتە بەشێک لەو برەیەکەوە ئێستا ڕوبڕووی ئیسرائیل دەبێتەوە. تەنانەت سەربازانی ئیسرائیل هێرشیان کرد سەر فەڵەستین و بۆیە ئەمە بۆ دەستپێکەوە ئیسماعیل هەنیە، دواتر یاحیا سینوار و بەر لەویش حەسەن نەسروڵڵا و تەنانەت سەیفەدینیش بە هەمان شێوە کوژران. بۆیە لەم چوارچێوەدا عێراقیش ئێستا بۆتە یەکێک لە بەرەی مقاومە و هاوکات هەوڵی ئەوە دادکەوە بەرپرسی ئەو هێرشانە بداتەوە. ئەمریکا خۆتان دەزانن بەشێکە لە جەگە و چەندین بنکەی سەربازی هەیە، تەنانەت لەم بنکانەوە هەندێک لە وڵاتان دەکاتە ئامانج هاوکات. ئەمریکانش بۆتە خاڵێک بۆ ئەوەی هێزەکانی مقاومە هێرش بکەنە سەر ئەو هێرشانە لە پێناو ئەوەی کەوا بتوانن ڕوبڕویان بنەوە. بۆیە زۆر جار دەست دەبینین کەوا ئاسمانی عێراق بۆتە دۆزێکی وها کەوا بەکار دەهێنرێت بۆ لایەنێکی دیکە. ولی کەواتە bi fermî hikûmeta Iraqê weke saziyên xwe yên destûriyê li Iraqê biryar nedaya bibine beşek li vî şerrî li dijî İsraîlê. Weke serokvezîrên Iraqê jî dibêje. Kewata gelo hind grupên çekdar evên miqawema İslamî dikarin te'bîrê hemû gelê Iraqê û saziyên wê yên destûrî bikin? Weke tu dibêjî Iraq bûye beşek li vî şerrî? نه ئەمە بێگومان ئەمە بۆ چوونی حکوومەتی عێراقیە کە ئەو دەڵێ هەر موقفێک هەبێت، هەر هەڵوێستێک هەبێت بەرامبەر بە حکوومەتی عێراق و بەڕێی سەیسودانی و هەبێت ئەو تەواو ڕاستی و چەندین جارش ئاماژە بەوە دراوەکەوە هەر مقاومەیەک هەر شەڕێک کەوا بەشداریکردن بێت ئەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە دەکرێت، واتە حکوومەتی عێراق بڕیاردات لاشتیکەوە مقاومە ئیسلامی و هەموو ئەوان دیکە ئەمە هەڵوێستێکە لە عێراقەوە ئاراستەی ئەو لایەنانەوە دەکرێت. هەموو عێراقیەکان ئەمڕۆ لەگەڵ هاوسۆزن لەگەڵ فەڵەستین و لەگەڵ لوبنان، بۆیە ئەمە کاردانەوەیەکە تەنانەت مەرزایەتی باڵاش بە هەمان شێوە بیر دەکاتەوە. ئەمانە ڕووی سیاسی و مادی و معنەوی شێوە پاڵپشتی دەکرێن. بۆیە مقاومەی ئیسلامی یان بەرەی ئیسلامی تەنانەت هەموو هێزە چەکدارەکان مووقفێکیان هەبووە لەم شەڕەدا و هەڵوێستی خۆیان نواندووە بۆ ئەوەی بتوانن کەوا ڕێگری لە کوژرانی خەڵکی بێتاوانی غەزە بەرگری لەوە بکەن کەوا ئەو خەڵکە زیاتر نەبنە قوربانی. ئەمە هەڵوێستێکی نیشتمانیە ئەوانەی کەوا لەلایەن مقاومە ئیسلامیەوە هەیە لە پێناو پاراستنی غەزە و لوبنان. کەواتە برێس ئەلسعادی ڕەوشا لوبنانê tu dibînî ka çi bi serê Lubnanê hatiye Beyrût mîna kaviliye berê xwe bike Geze binyetê hemîvetêk çi ye. Kewata di çarçivê vî şerrî daweke tu dibêjî Iraq jî lê berê miqaweme bejdar e. Kewata gelo heke redfîl û karvedanên İsraîlê hebin Iraq wê bergê şerrekî diye wêran ker bigire?
لا ابدا العراق نخير من باورم وایە کەوا ئەمریکاش ئاماژەی پێدراوە کەوا پاراستن نەخۆ دەکات کەوا بەرامبەر هەرێشێک بۆیە بۆچوونی من عێراق ئێستا دوورە لە هەر هێرشێکەوە لە ئیسرائیلەوە دەکرێت خۆتان دەزانن لە ڕووی مرۆییەوە هاوکاری غەزە دەکات عێراق تەنانەت دەرگاشی کراوەیە بۆ ئەوەی لە ڕووی مادیەوە هاوکاری بنێتە غەزە بەڵام دەیەوێت لەم جەنگە خۆی دوور بخاتەوە چەندین ڕێککەوتن هەیە لە نێوان ئەمریکا و عێراقەوە ئەمریکا بەڵی داوە بە عێراقەوە بتوانێت کەوا بیپارێزێت نەبێتە شتێکەوە عێراق ئامانز بکرێت بۆی عێراق لەم بارەیەوە دوورە هاوکات مادام لعراق ریشی اسرائیل تکرین اسرائیل دبیجه و کاربدانما هبه یعنی تدبیجه اسرائیل دستان بگلو دماکو بردام لبی ولاتی بدرونان هریشی دورن جدا این اسرائیل بتکرین نعم أنا قلت بەڵێ من ئەوە دەڵێم کەوا ئەمە هەڵوێستی فەرمی هێز چەکدارەکانە مقاومە ئیسلامیەکانە کەوا ئەوان دەڵێن ئێمە بەشدارین لەوەی بەڵام خۆتان دەزانن ئەمڕۆ کیانی ئیسرائیلی بۆتە هۆی ئەوەی کەوا هەوڵی ئەوە دەدات باشووری لوبنان داگیر بکات چەندین هێرشی کردووە و چەندین هەوڵی داوە کۆمەڵکوژی بکات لەم ناوچانە بۆیە هێزە چەکدارەکان هەڵوێستیان هەیە بەرامبەر بەو دەستدرێژانێکەوە ئیسرائیل دەکات کاتێک ئەوان دەڵێن بێگومان بەشدارن وەکو بەرەیەکن بەشێکن لە بەرەی مقاومە پاپشیش دەکرێن بۆ ئەوەی دۆزی فەڵەستین سەرکەوێت ئەمە شتێکی مرۆییە ئەمە پێویستە هەموو ئیسلام هەموو موسڵمانان پاپشتی لەم دۆخە بکەن بەڵێ ام قالك متابعه بيجمان شافدرين راوشي كم تايبتين عرب شاب من عربي لسر راوشي نها تيجوتن بروجي روش خلاطه نافينا نوهيه بيجمان جوهرتنين دبرجي بعوي كي بلزو بس در بازبن عراق جي دكبت شارجي بفان جوهرتنين دراماتيكي دام كنا هال دبري هنا كواتا جلو تو شاوات بيني روش عراقي كبخور روش عراقي ظلمه روش كهستياره 800 سال في ولاتي بردام دنابا شاری دا ماندوترین ولاتی روشالاتا ناوینه اره لا اعتقد اعتقد نعم ان من باورم وایە کەوا هاوکێشەیەکی نوێ هەیە کە ئاماژە بە چەندین بەرەی جیاواز دەکات ئەگەر بێت و لایەنشتی کۆر بگرین ئەویش محوەری مقاومە و حیزب اللهەکەوە هەڵساوم بە ئامانجگرتنی ئیسرائیل و چەندین هێرشی زۆر باشیان کردووە بۆ ئەوەی کەوا بۆتە هۆی ئەوەی کەوا ئیسرائیلیش زیادی پێ بگات هاوکات لە ڕووی سیاسیشەوە کار دەکات و چەندین ئەنجامی نمونەییان کردووە لە کۆتاهمینیشیان ماڵەکەی نەتەنیاهو بوو کەوا بتوانین بڵێن حوسیەکانیش بە هەمان شێوە لە ڕووی سەربازیەوە چەندین ئامانجیان کرد چەندین ئامانجیان پێکاوە هاوکات بۆتەوە ئەوەی کەوا تەلەبیب ڕوبەڕووی کێشەی ئابووری دارایی بێتەوە بۆیە ئەوانەی کەوا ئێستا لە دیوی پشتی ئەم شەڕەن ئەوانیش دەڵێن کەوا مقاومەی ئیسلامی لە ڕێگەی چەندین ئامرازی زۆر بەسیط و لاوازەوە دەتوانێت هێرشی زۆر گەورە بکات بۆیە بە شێوەیەکی باش ئیدارەی ئەم دۆخە دەکات. ولی برس السعدی ئەوات بێژی مقاومە ئیسلامی کولێ یەمەنێ بەرەف لوبنانێ سووریە بەرەف عێراقێتێ پڕانیە سەرکردنی هاتنەشنا برن بوو نمونە حەزبوڵڵا ئەڤێت ئەفگەرە حەماسە حتا بێگومان گەف لە سەرکردنین vê eniyetê te xwarin kewata gel û weke tu dibêjî di hemû hêza xwe de ye yanî fi'len niha baş tê te îdarekirin ev bereye لا شاهدنا كيف المواقف تغيرت بل بالعكس طريقة إدارة چەندین هەڵوێستی جیاوازمان بینیوە ئەمە بەرەیە بەرەو پێش چووە دەتوانێت ئێستا بەرەی مقاومات چەندین خاڵ بە شێوەیەکی ورد بکاتە ئامانجخۆ ئەوەی نێتەنیاهوش هەروەها بوو بۆیە مقاومەی ئیسلامی یان بە شێوەیەکی گشتی محوەری ئیسلامی لە ڕێگەی سەرکردە مەیدانیەکانیەوە توانیویانە
كوا خوان ويبكنوا هاوكات چندین سرکردەی نوێ دەرچووە لە ناویان دەتوانن ئەم کێشمەکێشە بەڕێوە بن هاوکات لە ڕێی شیکردنەوەکانشەوە دەتوانین ئەمانە هەموو ببینین خەبەرەکان کاتێک سیر دەکەین ئەو خەبەرانە و هەواڵانی کەوا هەیە بە شێوەیەکی گشتی زیاتر هەواڵی سەر بە ئیسرائیلیە بۆیە هەوڵی ئەوە دێتکەوە خەڵکیش کۆچ بکات لەم ناوچەیەوە و خەڵک لە بەرەکە بێتە دەرەوە بۆیە من باوەڕم وایە محوەری مقاومە توانیم یانە ئەگەر سەرکردەکانش لەدەستدا بێت سەرکردەی نوێی لێ دەدەچێت هاوکات بەردەوامیش دەبێت. ولی برس محمد حسن السعادي شربكاري سياسي لبغطاء قال لك سباس سبيدك يا خوش